تەنها ئەم پردە لە نێوانیانە کەچی نرخی لیترێک بنزین 300 دینار جیاوازیەکەیەتی. ناحیەی تەقتاق لەگەڵ کۆمەڵگەی خاڵخاڵانی سەر بە ناحیەی شوان کەمتر لە 1 کیلۆمەتر دوورن لە یەکترەوە. لە خاڵخاڵان 1 لیتر بنزین بە 450 دینارە و لە تەقتەقیش بە 750 دینارە. لێرە نرخی بنزین بە 450 دینارە. نرخی حکوومەتی عێراق وەزارەتی نەفت ئەم نرخە گەشتان نکراوە بەسەر هەموو پارێزگەکانی عێراقدا غەیری ئەو سێ محافەزەی هەرێمی کوردستان نەبێت. لێرە نرخ دیاریکراوە بە 450 لە زۆری سوتەمەنی بنزین بۆ سیاری بچووکە، بۆ زۆری سیاری گەورە نرخی گاز بە 400 دینار لەنیشان کراوە. ئێمە وەکو هاوڵاتیشی ناحیەی تەقتاق وەکو شوفێرێک ئێستا لەو بنزینخانەیە بنزین بە 750 دینار ئێمە تێدەکەین. لەو بەر لە کۆمەلگای خاڵخاڵان بەس دسرەکە بینە لەوێ بە 450، یعنی ئەو جیاوازیەکی زۆرە بۆ مەسافەیە بۆ بینی تەقتەق و کۆمەلگای خاڵخاڵان جیاوازیەکی گەلێک زۆرە. ئێمە وەکو شوفێرانی سنووری شوان بنزین لای ئێمە بە 450 لێرە، لەو بەر کیلۆمەترێکی بینە بە 750 و 800. سەرەڕای جیاوازی نرخی بنزین لە نێوان کۆمەڵگەی خاڵخاڵان و ناحیەی تەقتاق. خاوەنی بنزینخانەیەک لە تەقتەق دەڵێت ئەگەر چارەسەرێک بۆ گرانی نرخی بنزین نەدۆزرێتەوە، بنزینخانەکانی ئەو سنوورە تووشی مایە پوچبوون دەبن. تەسیرێکی زۆری لەسەر بازاری بنزینخانەکان کردووە. ئەو خۆتانوا لە پشت چاوتانەکە لێرن چارەسەرێکی بکرێ، ئەگەر نا هەموو بنزینخانەکان تووشی مایە پوچبوون دەبن و دەبێ دای بخەن و یعنی هیچ ئەهمیەتێک بۆ بنزینخانە لەو سنوورە نامێنێ. ئۆتۆمبیل دێبایی 5000 تێدەکات. ئۆتۆمبیلمان هەیە سیارەکەی ئاخیر مۆدێلە دێبایی 2000 دیناری تێدەکات، بای 3000 تێدەکات. لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە نرخی بنزین لە بنزینخانەکانی سەر بە حکوومەتی عێراق بەجێگیری ماوەتەوە و بۆ هەر لیترێک بنزین 450 دینار دیاری کراوە. لە هەرێمی کوردستانیش ساڵانە نرخی بنزین بەرز و نزمی دەکات. لە ئێستادا 1 لیتر بنزین گەیشتۆتە 750 دینار و لە هەندێک ناوچەش ئەو نرخە زیاترە. توانە عومەر، کورسات نیوز، ناحیەی تەقتاق.